گەنجێکی ئەم نیشتیمانە هیوادارم حکوومەت کابینەی نوێی حکوومەت لە خزمەتی خەڵک و لە خزمەتی گەنج دابێتن دوورکەونەوە لە ملمانەی حزبی ئێمە بێزارین ئەوەندە ساڵە هەر بەڵێن دەدەن و هەر دووبارە دەبێتەوە هیوادارم ئەو بەڵێنانەی کە لە انتخابات دەیدەن بیوەنە سەر وەکو هاوڵاتێک وەکو پێشمەرگەیەک پێم خۆشە پێکاتەی حکوومەتی ئەو جارە هەموو چون توێژەکان بگرێتەوە و پێم باشە بە پێ ئێستەخاقی کورسیەکان هەر لایەنێ و ئێستەخاقی خۆی وەرگێتن و پێم باشە حکوومەتی ئەم جارە خزمەتی هاوڵاتیان بکاتن و خزمەتی هەموو سێکتەرەکان بکاتن چینی مۆزەفین و هەروەها چینی پێشمەرگە و بە تایبەت پێشمەرگە هەروەها خزمەتی بنەماڵی شەهیدان بکاتن. من وەکو گەنجێک هیوادارم کابینەی حکوومەتی ئەم جارەمان بە شێوەی ئێستەخاقی پەرلەمانی بێتن بە ڕێژەی کورسەکان تەوزیع بکرێت بۆ ئەوەی زیاتر بتوانن خزمەتی گەل بکەنین بۆ ئەوەی زیاتر هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنن و گەنج بەرەو پێش بن چون گەنجی ئێستا هەمووی بێ ئەوەی لە حکوومەت بۆ ئەوەی بتوانن زیاتر دەرفەتیان بدەنێت تا بۆ خۆیان تێدا لە ئیش و کارەکانتان ببینەوە. هیوادارم پێکاتە حکوومەتی ئەم جارە حکوومەتێکی بن کە فراوان بێ هەموو لایەنەکان پێکەوە بەشدار بن و زیاتر گرنگی بە چین لاوان بدە و بە تایبەتی بواری پەروەردە گرنگێکی زۆری بە سێکتەری پەروەردە و فێرکردن بدە و لە ڕووی چەنداتی و چۆنیەتیەوە بواری پەروەردە چەند سارێکە فرامۆش کراوە هیوادارم لە حکوومەتی داهاتوو زیاتر گرنگی پێ بدرێ و بواری پەروەردە بەرەو پێش بخرێ